خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. هەرێمی کوردستان ڕوبەڕووی کۆمەڵێک قەیرانی جۆرا و جۆر بۆتەوە. دیارترین یان نەمانی متمانە لە نێوان هێز و لایەنە سیاسیەکانە لەگەڵ ئەوەی ژمارەیەک ئاڵنگاری لە هەرێمی کوردستان هەیە. چۆن بتواندرێت بەیەکەوە ئەو ئاڵنگاری و تەحەدانە تێپەڕێندرێت، ئەمریکا بەنیازە لە عێراق بکشێتەوە، لە دوای ئەمریکا چی ڕوودەدات؟ ئایا هەرێمی کوردستان ساز و ئامادەیە بۆ هەر پێشهاتێکی سیاسی و ئیداری و دارایی؟ یەکێتی و پارتی چۆنچۆنی دەستنە پرسی پێکێنانی حکوومەتی تازەی عراقیەوە، چۆن مامەڵە لەگەڵ کشانەوەی هێزەکانی ئەمریکا دەکەن، حکومڕانی هەرێمی کوردستان چۆن تۆکمەتر دەکرێت. لەگەڵ بەڕێز ئارێز عەبدوڵڵاه ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم پرسانە تاوتوێ دەکەین وەک سەرەتایەکیش بۆ قەیرانەکان. بەداخەوە دوایەوەی لە چەند ڕۆژی ڕابردوو بەهۆی بارانبارین و لافاوە لە ژمارەیەک گەڕەکی شاری هەولێر لافاو دروست بوو، ژمارەیە قوربانی لێکەوتەوە و سەدان ماڵیش ئاو چۆ ماڵەکانیان و خەڵک بێماڵ و حاڵ بوو. سڵاو لێبێ کاگارێز ببوورە بەهۆی ئەو حاڵەتە لە ناکاوە. پێم خۆش بۆ بکەینە دەستپێکێک بۆ ئەو قەیرانانەی ڕووی لە هەرێمی کوردستان کردووە. بەڕێستان وەکو ئەندامێکی مەکتەبی سیاسی حەزبێکی کاریگەر، پەیامتان چییە بۆ ئەوەی کە ئەبوو وە خەڵک کۆمنتێکی هەیە کە دوای 30 ساڵ حکومڕانی پێویست بوو خزمەتگوزاری لە ناو شار و بەتایبەتیش لە پایتەختی هەرێمی کوردستان خزمەتگوزاریەکان تۆکمەتر باشتر بوونانەوەک ئێستا هەموو کوردێک دڵی ژانەکە بۆ هاوڵاتیانی و گەڕەکانەکە ماڵ و حاڵەکانیان چۆڵکە نوێ ڕای ئەوەی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو قوربانی لێکەوتێتەوە. زۆر سپاس زانا، لەخوای گەورە داواکارم کە گیان و ماڵی خەڵکی هەولێر و شوێنەکانی تریش سەلامەت بێن و ئەتکاشم لە خەڵکە کە ئاگاداری خۆیان بن و خۆیان بپارێزن. کاک زانا، باسی سیستەمی حکومڕانی و ئایندە و قەیرانەکانت کرد. ئەکرێ ئێمە ئەو نمونەی ئێستا ئێوە لە تەلەڤیزیۆنەکەتان پیشانتاندا واتە مەترسی لافاو لەسەر گەڕەکێکی شاری هەولێر، بێگومان هەر لەسەر گەڕەکێک نییە، لەسەر هەولێر ئەوە بکەینە نمونەیەک بۆ گشتگیر. ئەوەیە وڵاتی مە بەو شێوەیە ئاوەدان کراوەتەوە، وڵاتی مە بەو شێوێ بنیاتراوە. اینجا ئەوە هەر لە ئاوەدانکردنەوەی گەڕەک و شار و گوندەکان نا، سیستەمە حکومڕانیەکەمان بەو شێوەیە. بۆیە ئەبینین قەیران بە دوای قەیران بەرۆکی ئەو خەڵکە دەگرێ. بۆیە دەبینین خەڵک نادڵنیایە لە ئایندەی خۆی، بۆیە دەبینین خەڵک نیگەرانە لە حکوومەتەکەی خۆی، بۆیە دەبینین خەڵک نیگەرانە لە حیزبەکانی خۆیان. هەموو ئەوە وا دەکە. ئەو نمونەیە باشە کە باسکرا شار فراوانەکرێ. ئێمە لە 2007ەوە داوا دەکەین و هاوار دەکەین فراوانکردنی شار بەبێ پلان کارێکی مەترسیدارە، لە زۆر ڕۆوە زەرەری لێ دەکرێت. نە بڕیار بەدەستێک نە حکوومەتێک، تەنانەت بخۆم لە پەرلەمانی کوردستان بوومە چەندین جار ئەو قسە و باسانەمان وروژاندووە، کەس جوێی نەگرت. ئەوەتە دوای ئەوەی کە بەبێ پلانێکی تۆکما بۆ نمونە هەولێر، خۆ ڕەنگە شارەکانی تریش هەمان شت بن، بێگومان لە شارەکانی تریش تێبا نەڵێن هەر هەولێر هەرێکە و چێشەیەک بەدەست چێشەیەکەوە دەناڵێن. بڵێ بەپێی پلان فراوانەکرێن، ئەوە ئەنجامەکەیەتی. هەر بابایە و بۆ خۆی ڕاکێشەیە، هەر بابایە و شار دروستەکە و شارێکی نوێ ئەوەی پێ دەڵێن گوند بەناوی جا بەنا ئەو ناوە ئەنتیکانە، گوندی کۆری و گوندی ئیتاڵی، گوندی ئەوەی تۆ لە هەولێری لە هەموو شوێنێکی بە پێی ناوی بە تەنیا لە کوردستانی، یعنی لە هەموو شوێنێکی تەنیا لە کوردستانی، یعنی ئەوەیە ئەوەتە ئەو هەر یەکە و خۆی کۆمپانیا دێ گەڕەکێکت بۆ دروستەکە، شارێکت بۆ دروستەکە. کۆمپانیا پابەت ناکرێت بەوەی ڕێو شوێنەکانی ڕێو شوێنە ستاندەرەکان جێبەجێ بکە، جێبەجێ ناکرێت، سزا نادرێ. هەر کەس ئەو باڵ لە ئەستۆی خۆی لا دەدا، هەر کەس بە شێوەیەک لە شێوەکان قایل کراوە، ئەوە ئەنجامەکەیەتی. اینجا ئێمە بۆ نمونە شار کە دوو کێشەی زۆر گەورەمان هەن، باسی هەولێرت بۆ بکەم، دوو کێشەی زۆر گەورەمان. یەک نەبوونی زێراب
لە هەولێر زۆر کەمە ئەوە نییە هەر ئەوە ئێستا ئاوڕۆکانی بەرزایەکانی تارین و بەرزایەکانی کەس نەزان دێنەوە و لافااو دروستەکان هەر ئەوە نییە کە ڕێڕەوەی سروشتەکان گیراوە نا لەناو خودی شاریش لە بەرەوەی هەمووی بۆتە کۆنکرێت و هەمووی بۆتە قیر ئەگەر بێت و بارانێکی زۆری چەند ڕۆژە باری وەکو ساڵانی ڕابردوو ببارێ دیسان ناو شاریش دیسان هەمان ڕوبەڕوو کێشەی گەورەترە بیتەوە چکە زێرابمان نییە ئێمە لەسەر ڕوو کە تەماشەی شارەکانمان دەکەین ئەوەندە جوانن کە تەماشەی جادەکانمان دەکەین ئەوەندە فراوانن مەگەر نمونەی ئەوها لە وڵاتەکان هەبێت کەەوە جێی خۆشحاڵیە بەڵام کاتێک ئەوە جێی خۆشحالیە کە ژێرخانی شارەکانمان باش بایە کە ئاوەڕۆ کارەبا نازانم بیری ئاو بیر لەو هەموو شتانەکرابەوە ئەو هەموو گەڕەکانەی من تاکید دەکەمەوە باسی شارەکانترینە نمونە لەسەر هەولێرە تاکید دەکەمەوە ئەو هەموو گەڕەکانە دروست کراون تەنانەت ئەو شوێنەی من ئێستا لێ قساکەم لێ قسێکم کاتی خۆی بەست بوو ئێستا ئاوەدانیە من نازانم ئەگەر ئاوەکە زۆربی ئەو گەڕەکەش بەرەکەویان یا ڕێڕەوەکەیان لاداویان لا نەداوە هەر کەس لەسەر خۆی لادا و ئەی خاتە سەر ئەوەنتر چەندین ڕێڕەوەی گەورە کاتی خۆی لە هەولێر هەبوونە کەند هەبوونە ئەو کەندانە ئاوڕۆی هەولێریان چۆتۆ سەر ئێستا ڕێڕەوەی ئەو کەندانە بچوو کراوەتەوە تەسک کراوەتەوە لەگەڵەوەشدا باوەش نەڵێم ڕەنگە سەرپێچیش کراوەتە سەر ئەو شوێنانە هەر حکوومەت نا هاوڵاتیانش بەڕاستی کەمتر ئێمەش کەمتر خەمیەکمان هەیە بەرەم ئەو شوێنانە جۆگەلەکان کەدەکان زێڕابەکان پڕەکەینەوە شتی فڕە دەینە ناوێ ئەو کە ڕۆژێکی واش لێمانە قەومێ ئەبینین کەس بەهانامانەوە نایە یاخود فیدیای هیچ ناکەوین بۆیە بەداخەوە ئەو هەولێرە کە پایتەختی هەرێمی کوردستانە کە بڕیار بوو بکرێ بە دووبەی ئەوە تا باسی دارەتوویەکەن مێژووی دارەتووی بەقەدەر مێژووی هەولێر کۆنە گوندێک بووە قەت من نەمزانیوە بڕوا ناکەم کەس جانیبی ڕۆژێک لە ڕۆژان کاتێک کە گوند بووە پێش ئەوی ئەو گەڕەکانی لە دەور پشت دروست بکرێن لافا وەربێتێ یا تەنانەت بزنێکیان بە ئاوداچوو بێ چکە ڕێڕەوە ئاوەکان دیار بوو ئێستا دارەت و گوندێک بوو فراوان کرا بۆ بە شارۆچکەیەکی گەورە و لەگەڵ هەولێر تێکەر کراوە فەرمۆ خەڵکەکە ئەمشەو ناچارن بارکەن لە ترسی ئەوەی ئەگەر ئاو بێ ئاویان بە لە من وەرگرا کۆی سیستەمی حکومڕانیەکەمان کۆی سیستەمە ئیداریەکەمان ئەو نموزەزێکە من دەمەوە نموزەزە بچینە بۆ کۆی سیستەمەکە بۆ کۆی بەو شێوەیە من بێت ئەڵێم کۆی سیستەمە سیاسیەکەشمان بەو شێوەیە کۆی سیستەمی بەرگریشمان بەو شێوەیە سیستەمی بەرگری لە وڵات سیستەمی بەرگری لە وڵاتیشمان بەو شێوەیە بۆ ئاگاداریتان ئەبێ بزانین من ئومێد دەکەم لایەنە پەیوەندیدارەکان هەموو لایەکمان حزبە سیاسیەکان دەرس لەو شکستە گەورانەوە وەربگرین دەرس لەو ئەزمونانە بگرین ئەوباڵ نەخەینە ئەستۆی یەکتری من زۆر جێم لێ بی چەند ڕۆژە باز دەکرێت کاکە ئەوە کارەساتی سروشتی لە هەموو شوێنێکەیە بێگومان کارەساتی سروشتی هەیە بەڵام تۆ کاتێک ئێمە ئەزانی ساڵانی ڕابردوو بەفر و باران لە هەولێر زۆرە باری باران زۆرە باری ئێستا نیو بە قەدەر جاران ناباری پێشتروانە بوو لە ناو شاری هەولێر لە ناو خودی شاری هەولێر لە هەندێک گەڕەکە کۆنەکان جارجار ببن ئاوە کەوتن ئاو وەختە کێشەیەک هەبووە بەڵام بەو شێوە نەبوو و هەموو قوربانی دان و ئەو هەموو زەرێرە زۆر و زەبەندەی لێ بکەوێتەوە لە کاتێکدا کە ملیار دۆلار سەرف کرایە بۆ ئاودانکردنەوەی تۆ سیر کە ئەگەر بڕێکی کەم لەو پارەی لەو شارە نوێیانە و لەو گەڕەکە نوێیانە و لەو جادە و بانانە بۆ ژێرخان بۆ ئاوەڕۆ بۆ ڕێڕەوەکانی ئاو سەرف کرا بە ئێستا خەڵک ماڵوێرانی نابوو تاکید دەکەمەوە ئەنمونەی سیستەمە حکومڕانیەکەمانە کەس دڵمان بەوەی خۆش نەبێ بە باڵەخانە بەرزەکان دڵمان خۆش نەبێ کاتێک ئاو ڕێژنە بارانێکی بەهێز بێ ئاواچیتە ناوی کۆی سیستەمی حکومڕانیەکەمان خۆزگەوانە بووە بەڵام بەدڵنیاییوە بەو شێوەیە بۆیە ئێمە بەرگەی قەیران ناگرین و کاتی ئەوش نەماوە چاو لە قەیرانەکان پۆشین کاتی هاتووە کە ئێمە بیر لە چارەسەری قەیرانە بنەڕێتیەکان بکەینەوە بەڵێ بەڕێز کاگارێز ینی ئێستا کەواتە بەڕێزت باز لەوە دەکەی کاتی ئەوێ دوێنێ مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی کۆبوونەتەوە کاتی ئەوە نییە ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان بڵێن ئیتر بابەست بێت ئەگەر دەوڵە عەمیقە هەیە لەناو حکوومەت و ئەگەر دەستی حەزب هەیە لەناو حکوومەت و ئەگەر هەندێک تاجر و بەرپرسی باڵا هەیە و دەستی دەست لە حکوومەت زیاتر دەڕوە بابی وەستێنین با خزمەتی ئەو میلەتە بکەین ینی ئەمە کەی حاڵ و گوزەرانە تۆ ئێستا بانگەواز بۆ خەڵک کەی بۆ نمونە ئەمە بە نموزەجێ گۆرەگرین مەبەستمان تەوەری ئێمە ئەو بەگشتی ئەوە نییە ینی بڵێن وەرن با ڕێکی خەینەوە ئەگەر دەستە بەهێزەکانە بەیەکەوە توانن ئێوە بیبڕن ئەگەر دەوڵە عەمیقەیە بیێن لە دەرەوە حکوومەت بێ ینی کاتی ئەوە نەهاتوە کاگارێز درەنگە
کاکە درەنگە ئەوەش نییە بە بانگەوازیەکێتی و پارتی بێ ئەبێ پرۆژەیەکی جددی پرۆژێکی جددی نیشتیمانی گەورە هەبێ هەر یەکێتی و پارتینە حیزبەکانیش تێدا بەشدار بن ئەبێ پەرلەمان تێدا بەشدار بێ ئەبێ حکوومەت خۆی کارا و کاریگەر بێ لەسەر چارەسەرکردنی ئەوەی کە هەیە واتە ئەو گرفت و کێشانەی کە هەیە من نازانم یعنی بەداخەوە ئێمە لە پاشەکشەیەکی لە پاشەکشێ داینا لە پاشەکشێ داینا بۆ نمونە ئێستا خەریکە ڕەخنەگرتن لە کوردستان ئێستا خەریکە دەستنیشانکردنی کەم و کوڕیەکان قەدەغە دەکرێت خەریکە بڤە دەکرێت هەت بە نمونە ئەمەیە لێرە پێ بڵێم چەند ڕۆژێک پێش ئێستا من ڕەخنەیەکم گرت بوو ڕەخنەیەکم لە دەسەڵات یا لە دەسەڵاتداران گرت بوو ڕەخنەیەکی ڕەخنەیەک لە پێناوی بەرژەوەندی گشتی لە پێناوی بەرژەوەندی گشتی ئەزانی چۆن هێرشێکی گەورە و چپەلا مادانێکی ناڕەواکرا سەر من اینجا سەر خەلکی تریش ئەوە واتە بەداخەوە کەسانێک پەیدا بوون لە ناو دەسەڵات بیرکردنەوەیەک پەیدا بووە توێژێک پەیدا بووە لە ناو سیستەمی حکومڕانی و سیستەمی سیاسی ڕەخنە بە دوژبنایەتی وەرەگرێ دەستنیشانکردنی کەم و کوڕیەکان بە کەم و کوڕی وەرەگرێ بە شەرمەزارکردن وەرەگرێ وەڵامی پێویست ناداتەوە واتە ئێستا ئێمە لە پاشەکشە داینا ئێمە کە ئەو قساناکەین بۆ ئەومانە باشی بکەین بۆ ئەوانە ئەگەشتەکانمان باش کردێ باشتریانکەین ئەگەر لە شوێنێک کەم و کوڕی و کەمتر خەمێت چاچیکەین بەڵام نا ئێستا من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم ئەوەی دەیبینم ئاراستەی سیاسی یاخود ئاراستەی سیستەمی حکومڕانی لە کوردستان نا بەرەو داخران و بەرەو سەرکوتکردن و بەرەو داپلۆسین و بەرەو ئەوە دەچێت کە دەنگ نەکرێ باش ئێمە دەنگ ناکەین ئەگەر هاتوو شتێک شایانی دەنگکردن نەبێ خەڵک دەنگ ناکە دەنگ ڕەخنە لە شتێک ناگرێت کە شایانی ڕەخنە لێگرتن نەبێ بەڵام بەداخەوە من ئەمەوێ ئەو مەترسیە پیشاندەم تۆ ئەڵەی دەوڵەتی قوڵ لە ناو حکوومەت نا کاکە تۆ نازانی چی ئەو وڵاتە بڕێوە بە چێ نازانی چی ئەو وڵاتە بڕێوە بە تۆ سیرکە هەر لەوە ئەی لەو ماوە ئێوە هەموو قوربانیەماندا لە بەرامبەر داعش توخوا ئەوە ڕەوایە داعش لەو دەشتی کاچی بە کاچی هەولێرە لەو دەشتی گەرمیانە بێزەبری خۆی بۆشێنی و وەکو بەرزەکی بانانیش بگەڕێنەوە ئەو هەموو قوربانیە دەین بۆچی چێ لێبەر پرسیارە ئەو هەموو شەیدە بۆ پرسیار ناکرێت بۆ ئەو بۆیانە لە ئێوە دەپرسێ بەڕێزمەرگە قارەمانە نەبدا ئەخەڵک ئەو پرسیارانە دەکات گەنجێک چی بکات مەسەلەن من ئەوە دیسان ئەوە چەند ڕۆژێکە هەموو کوردستان ماتەمبارە بۆ ئەو لافاوە سبەینی ئەمریکا دەمەوێت پرسیاری کشانەوەی ئەمریکا لێ بکەم کاک ئارس مەسەلەن سبەینی ئەمریکا بکشێتەوە لە حاڵەتێکدا هیچ ئامادەکاریەک هەیە ئێستا خەڵک دەبینی ئامادەکاری بۆ لافاوێک نییە بۆ چەند سعاتێک بارانبارین نییە ئەی بۆ کشانەوەی ئەمریکا خەڵک چاوەڕوانی چی لێچێتی و پارتی و لەو حکوومەت بکات کاک زانە شتێکی باو هەیە ئەڵێ سیاستمەدار و کاربەدەست و ڕۆشنبیر و نووسەر و ئیتر چی ناولێنێ سیاسیەکان ئەبێ هەمیشە بە گەشتبینیەوە سیرکەن هەمیشە بە ئومێدەوە قسە بکەن بەڵێ من ئومێدم هەیە لێت ناشارمەوە بەڵام هیچ گەشتبین نیم بەڵێ کوردستان زۆر نەیار زۆر دوش بن یعنی هەڕەشە لە کوردستانەکەن چاویان لە کوردستان زەخ کردێتەوە زۆر ئالەنگاری گەورە هەنا ڕوبەڕوومان بوونەتەوە تا ئێستا سیاست لە ڕووی سیاسیەوە سیاستێکی تۆکمەمان نییە خۆ ئامادەکردنێک نییە زانی زۆر کاتی زۆر دەوڵەتداری بە کاتی نابێت دەوڵەتداری ئەبێ بە استراتیژی کار بکەی ئەبێ بە پلان کار بکەی ئێمە حکومڕانیەکەمان حکومداریەکەمان زۆر بەکاتی من ئێستا زۆر زایتری قسەم کرد ئێستا دەریمەوە زۆر بەداخەوە تا ئێستاش وەکو ئەوەی دەسەڵاتی ئێمە لە ناحکومڕانی کۆچەری بین ئەوە دەڵێن لە سەردەمی میرنشینی بابان کەسێک لە محمود پاشای بابانی پرسیوە کە میری بابان بووە پێی گوتووە گوتی خانیەکەت زۆر نالەبارە پاشا و چۆن دەبێت دەری دەرگەتە ئەوەندە نەویە بێ خۆمان نەویکەن تا چینە ژۆرێ گوتی وەڵی ڕاستە بەڵام ئێمە نازانین ئەمڕۆ لێرەی نسبەی لەکوێینە یعنی 200 ساڵ پێش ئێستا محمود پاشا وای بینیوە هەمان شتە ئێستا کاکزانە هەمان شتە بۆیە بینین ئێستا دەوڵەمەندەکان سیاسیەکان نازانم چێ پاسەپۆرتی ئەوە ئەکرن چی پێن دۆمەنیکانە چییە نازانم کوێ ئەو وڵاتە ئەکرێن تازە ملک و مار لە دەرەوە ئەکرن تۆ ناکرێت تۆ مەسئولیەتەکەت لەسەرشان بێ
بیر تەنیا لەم ڕۆ لەس بکەیتەوە واتە بە کورتی ئەڵێم سیستەمە حکومڕانیەکەمان سەقەتە چکە استراتیژی و استراتیژیەتی نیشتیمانی گەورەی نیە بەگشتی باسەکەم باسی لایەنێک و دوولایەن ناکەم بەگشتی باسەکەم چونکە پلانی استراتیژیمان نییە ئێستاش بێگومان ئێمە ڕوبەڕووی زۆر کێشا بین ئەوە تا ئەوە تورکیا بەشێکی زۆری خاچی ئێمە داگیر کردووە و ئێمە ساڵێکی تر ئەگەینە 2023 23 تورکیا ئەڵێ من نەخشەی سیاسیە گۆڕم ئەوە سووریا ڕەنگە ڕێککەوتن بکرێت لە نێوان وڵاتان و کێشەی سووریا هەل بکرێت ئەی تۆ چیەکە هەرێمی کوردستان لە نێوان سووریا و تورکیا و عێراق کێشەی ئەوە داعش بەڵێ کاگارێز ئەم پرسیارە خەڵک ئاراستەی دەسەڵاتی سیاسیەکە دەسەڵاتی سیاسی چەتی و پارتیە خەڵک و پرسیارە ئاراستی ئێوە دەکە حەل چییە نی چارەسەر چییە کە بۆ نمونە بۆ قەیرانەکان بۆی کە باسی حکوومەتت کرد ئێستا یەکێتی و پارتی تێدا بەرپرسن 30 ساڵە یەکێتی و پارتین بەکەم و زیاد دەگەر ئێستایەوە خۆتان پێ هاوبەش نییە و خۆتان پێ بەشدارە ئەوە خەڵک هەردووکتان بە یەک چاوسەیرەکە و پێی وایە کە ئێوە دەبێ محکومن بەیەکەوە حکومڕانی چارەسەرکەن بەیەکەوە کێشە و گرفتەکان چارەسەرکەن ناکرێ هەر ڕۆژە و قەیرانێک لە شوێنێک پارتی خواخوای بێ لە سلێمانی کێشێک دروست بێت تاکو بڵێ ها ئێوە خواخواتان بێ لە هەولێر کێشەیەک دروست بێ کە بڵێن ئەها مەبەست بێ وەکو یەکێتی نەک بەڕێستان ینی کەواتە ئێستا ئێوە محکوم نین بەوەی کە کۆی ئەم پرۆسانە پاکێت پلانی بۆ دابنێن ئەزانی چۆنە بەڵام تازە بە تازە خۆشببختانە دوێنێ کۆبوونەوەیەک لە نێوان یەکێتی و پارتی بوو ئومێد دەکەم ئەنجامی باشی هەبێ ینی ئەو قۆناغەمان تێپەڕان بێ تازە بە تازە لەسەر پۆست خەریکە ململانێ و پۆستێک لە بەغدا ململانێ و ناکۆچەکانمان قوڵ دەبنەوە تازە بە تازە ئێمە ئەزانین لە 2005ەوە دەستور پەسەند کراوە و لە 2010ەوە دەبواە لە 2010 مادەی 140 جێبەجێکرایە تا ئێستا جێبەجێ نەکرایە ئێمە بەو یەکگرتووە و بەو هێزە و بەوەی کە سەرۆک مامزرالیش لە بەغدا بوو نەمانتوانیوە تازە بە تازە دێن بیر لە ئەوەی دەکەینەوە بە جیاوازی بۆ بەغدا کار بکەین یا بە جیاوازی کار بکەین لەسەر ئەم پۆست و ئەو پۆست یا بیر لە سۆ شتەکرێتەوە من تاکید دەکەم و مێت دەکەم ئەوەی دوێنێ ئەنجامی باشی هەبوو بێ و ئەنجامی هەبێ ئەجینا تۆ باز دەکەی کەسێک کە قەیرانی دروست کردووە بە بەرنامە کە قەیرانی دروست کردووە نابیر لە چارەسەرکردنی ناکاتەوە کاکزانە ئەو پلانەی بۆ هەولێرداندرا ئەو کەسی پلانی بۆ فراوانکردن و ئەوەی هەولێردانە بیر لە چارەسەرکردنی ناکردەوە ئەو دەستە گوڵی خۆی وەشاندووە ئەوە زانێ بۆ کردوێتی زانی وە بۆ سلێمانیش وە بۆ هەڵەبجەش بۆ شوێنیش ڕەنگە بە هەمان شێوە بێ نا ئەو بیر لێ ناکاتەوە بەڕاستی ئەوەی خراپ یەکا پێی چاک ناکرێتەوە لەم نیوەرگرا خۆ لانی کەمی چاک ئەبێ پرۆژەمان هەبێ بۆ نمونە من تازە باسی شەڕی داعشم کرد ئیکاکە لە منە پرسی هێزی پێشمەرگەمان هەیە خەڵکی قارەمانمان هەیە ئەوە هاوپەیمانەکانن ئەوە دۆستەکانمانن هاوارەکەن ئەڵێن چاکسازی لە ناو هێزی پێشمەرگە بکەن و ڕێکی بخەن و یەکی بخەنەوە ئێکاکەوە ئێمەینە ڕێکی ناخین و یەکی ناخەوین لە کۆتاییشدا ئەبینی سەر ڕێ بوونی هاوپەیمانان لێرە ڕۆژانە ڕۆڵەکانمان ڕۆژاڵە پێشمەرگە قارەمانەکانمان بە هۆکاری جیاجیا شەهید دەبن و ئێمەینە لەوەی ناکەین و کە بیکەین بەڵێ منیش هاوڵاتیەکەم ڕاستە من پلەیەکی سیاسیم هەیە و لەگەڵ لە ناو حیزبێکی سیاسی داما بەڵام من مەسئولیەتمە کە باس لەکەم بیرمان لێکردووە بەڵام ئەوەی تاکید دەکەمەوە ئەوەی خراپی کردی پێی چاک نابێ دانیشی پێدانانێ چاچی بکە من قسەیەکت بۆ دەینەوە کاک بەڵێ زانە ئەگەر غەڵەت نەبم لە هەفتاکان لە نووسەر و فەیلسوفی کورد مەسعود محەممەد پرسیاری لێکراوە ئەگەر تۆ کوردستان ڕزگاری بووبی بێ سەرۆکی حکوومەت چیەکەی گوتی نابم گوتی وای دانێ بووی وا بزانم لە هەفتاکانە ینی زۆر لە مێژە ینی چەند ساڵ 50 ساڵ پێش ئێستاە نازانم ئەگەر غەڵەت نەبم لە ساڵەکەی بەڵێ ئەڵێ گوتوویەتی بۆ ماوەی 10 ساڵ وڵات بەکرێ ئەدەم ئەیدەما وڵاتێکی ئەوروپی بێ بەڕێوەی بە ئەو کاتە ئەو بیری کردوتەوە وا بیری کردوتەوە دڵنیا بۆ لەوەی ئێمە پێ باش ئەوەی کە لە قەتەڕ و لە وڵاتانی خەلیج کرا ئێمە فەرمو ئێستا دەرکەوت کاکە فەرمو دەرکەوت باشمان بەڕێوە نەبرد ئەو بەڕێوە بردن نییە ئێستا ئێمە سەری زمان و بنی زمانمان ئەوەیە وەرن جیاوازی نێوان کوردستان و نێوان بەغدا ببینن ڕاستە ئەوە بەڵام چێ گوتی ئەو باشە ئەو خراپە هی ئێمە بۆیە زۆر باش بی ئێمە لە ئاوەدانکردنەوە زۆر باشین لە بینا بەرزەکان زۆر باشین لە جادە زۆر باشین لە زۆر شت باشین بەڵام تۆ
ژێرخانەکەی تۆکمەنیە لە بنەڕەتەوە بەهێز نییە سیستەمە حکومڕانیەکەمان ناداتپەروەری هەیە بێباوەڕی هەیە نادڵنیایی لەو کوردستانە هەیە بۆیە پێ دەڵێم ئەبێ بیکەین ئێستا دوایین جار ئەو وڵاتانەی کە پشتیوانی هێزی پێشمەرگەکەن داوا کراوە کاکە داوا کراوە هێزی پێشمەرگە ڕێکخەنەوە چۆن ڕێکەخرێتەوە زەحمەتی تێدا نییە بەڕاستی من لێرەوە باز دەکەم من ئومێد دەکەم داوا دەکەم کە من لێ ناو یەکێتیشم یەکیشم لە پێشمەرگەکان پێشتر پێشمەرگی یەکێتی نیشتیمانی کوردستان بوومە باش ئەڵێم کاکە وەرن ئێمە پێمان ناکرێت ئێمە پارتی لەبەر کۆمەڵێک ئۆکار ناکەین وەرن بە سەرکردایەتی هێزی چەکدار تەسلیمی کەسانێک بکەین کە بێلایەن بن بۆ ماوەی 4 ساڵ بۆی ڕێکی خەنەوە بێلایەنی کەن ئێ باشە ئەوە بچووکتری شتێکە ئێمە بیکەین خەڵک چ حیزبێکی خۆشەوە باخۆش بێ بەڵام وەرن هێزب لە ناو تا ئێمە بین 50 بە 50 کار دەکەین و 50 بە 50 نەبی ماڵوێران ترێ ئێستا بۆ ئاگاداریت ئەگەر لایەک لایەکی بخوا خراپتریشە بێ ئاگادار بە بۆیە باش من ئێستا پێشنیارم لە ڕێگەی کورساتەوە پێشنیارەکەم باشترین شت ئەوەیە کە ئێمە بۆ ماوەی 4 ساڵ بینەوە هێزانە تەسلیمی خەڵکی نیشتیمان پەروەر بکەین سەربازینا خەڵکی سیاسی نیشتیمان پەر وەرن ئەو هێزانە ڕێکخەنەوە یەکخەنەوە لەژێر هەژمونی هەموو حیزبەکانیان دەربێخن کاکە تازە بە تازە باسی هێزی شخصی دەکرێ و باسی هێزی کەسی دەکرێ و ئەو ڕۆژە برادری حیزبێکم جێ لێ بوو دەڵێ ئەگەر ڕێگەم دەن منەچم شەڕی داعشەکەم بە هێزەکەی خۆمەوەچم خۆ هەر یەکێتی و پارتی نییە کاکە بە جۆرێکی تر حیزبەکانی تریش بە ناوی پاسەوانی و نازان بە ناوی و هێزی چەکداریان هەیە یعنی ئەو هێزی چەکداری ئێمە بۆ لە دەسەڵات چاومان پۆشی بۆی ئەوان دەنگ لێمە نەکەن کەمێکمان بەوان داوە بۆی واز لە زۆری کاگارێز دوو نمونە خاڵی یەکەمە بە نسبەتی بەڵێ کاگارێز ببوورە دوو نمونەی زۆر زیندوو کە بەڕێزت باسی هەردووشانت کرد مەسەلەی شەهیدەکانی شەڕی داعش و مەسەلەی ئەو قوربانیانی لافاوەکەی شاری هەولێر لە شەهیدەکانی شەڕی داعش لە زاخۆ تا خانەقین هیچ هاوڵاتیەکت هەست پێ نەدەکرد بڵێ ئەمە شەهیدی پارتی ئەمە شەهیدی یەکێتیە خەڵک هەموو شەهیدەکان بێکەوە شتینی بۆ دەکرد ئێستا ئەم حاڵەتە لە هەولێر دروست بۆ لە سلێمانی و لە گەرمیان کۆمەک کۆ دەکرێتەوە یعنی ئەگەر سەیری ئەم ئاکارانە بکەی پڕیەتی لە نیشتیمان پەروەری پڕیەتی لە کوردستانێکی پڕ ئومێد بەڵام کاتێک کە سەیری هەنگاوەکانی سیاسیەکان دەکەی یان سیاست دەکەی لە هەرێمی کوردستان حکومڕانی دەکەی لە هەرێمی کوردستان کە یەکێتی و پارتی بە دەرەجەیەک تێدا بەرپرسیارن ئەم هەنگاوانە دڵخۆشکردین بۆ خەڵک ئەم زیاتر یەکتر شکاندنە زیاتر پاڵپەیوەنانە بە یەکتری کاتی چارەسەری ئەمانە نەهاتووە ینی لە هەنێکەم دەسەڵاتی سیاسی پەن لە هاوڵاتی وەرگرا مەسەلەن پیرەژنێکی بە ساڵاتچوو بەتانیەکی لەژێر قۆڵی داناوە ئەیبا بۆ کەمپینەکان دایکێک لە گەرمیان بۆ شەهیدەکانی هەولێرە گرێ لە زاخۆ بۆ شەهیدەکانی گەرمیانە گریانی بۆچی دەسەڵاتی سیاسیان لانی کەمی بەڕاستتر بڵێ میچەتی و پارتی سوود لەمە نابینن زانین کاک زانە ئێمە لە نیشتیمان پەروەری ئێمە لە مرۆڤ دۆستی ئێمە لە خۆبەختکەری لە قوربانیدار میلەتێکی نمونەمان کەمە ئێمە زانین بەڵام ئێمە لە بەڕێوەبردننی وڵات ئێمە لە سیاستکردن فەشەلمان هێناوە سیاست ئەوە نییە چۆنت دێتە پێش بەوە کار بکەیت سیاست ئەوەیە تۆ ئاراستەی سیاسی ئاراستەی حکومڕانی ئاراستەی بیر و باوەڕ بۆ بەرژەوەندی گشتی بۆ بەرژەوەندی گشتی ئاراستە بکەیت ئاراستەکەی لە بەرژەوەندی خەڵک بگۆڕی ئێمە وان نییە لە بەرژەوەندی تایبەتە گۆڕین تۆ باسی ئێستا ئێمە باسی پێشمەرگەمان کە زۆر ڕاستە پارتی چیە و یەکێتی چیە و بۆ پێشمەرگە باسەکەم تۆ سیاستت جودایە دوو سەرکردای زیادی ئەو ڕاستە بەڵام هەموو خزم و کەس هەموو کەسوکان یەکترینە لە خوارەوە بێگومان باشە تۆ باسی ئەوەی هێزی پێشمەرگەمان کرد کە نمونەیەکە هێزی پێشمەرگە پێویستە ڕێک بخرێتەوە یەک بخرێتەوە لە ژێر هەژمونی یەکێتی و پارتی دەربێ پێویستە هێزی تایبەتی بە هیچ شێوەیەک نەمینێ کاکە بەرپرسمان هەیە بەقەدر نیوەی بەرەی مەخمور و چی پێ دەڵێن مەخمور هەتا پردێ هێزی لە دەوروبەری ماڵی خۆ پاسەوانی لە دەوروبەری ماڵ و لە گەڕەکەکەی خۆی هەیە ئەو کەی هێزە کاکە هێز بۆ بەرگریکردن لە نیشتیمانە یا بەرگریکردن بۆ لە دەسەڵاتدارە ئەوە هێزەی وابزانم ئەگەر غەڵەت نەبم زیاد لە 6,000 کەس لەو وڵاتە پاسەوانە من نازانم پاسەوانی چیم پاسەوان چییە من پاسەوانم هێت تۆ پاسەوان تێ و پاسەوانی و لە بەرامبەر چێ لەو هەولێرە بۆ لە سلێمانی پاسەوان بۆچیە پێم بڵێ بۆچی ئێمە لە سەر دەمێک ئاژین ئەو هەم پاسەوانە بۆ چییە
بۆ پاسەوان سەرباز نەبێ بۆ پۆلیسی بەرگری نەبێ پۆلیسی ژینگە پارێزی نەبێ بۆ بەرهەمێکی چی یعنی چی ئەی باشە نبینن ئەوانە تۆ باسی ئەوە دەکەی ئەو لە ڕووی هێز و ئەوە کە پێویستی بەڕێخستنەوەیە دۆستەکانمان هاوپەیمانان فشار دەکەن نایکەین کە ئەو زۆر مەترسیدارە من لێرەوە قسە دەکەم زۆر مەترسیدارە کاکە ئەڵێن وەرن ڕێکی خەنەوە بیکەنە عەسکەری برادەرمان هەیە قارەمانە تێکۆشەرە ڕۆڵێکی جوامێرانەی بینیوە لە یەکەی هەفتا لە یەکەی هێشتا عمری یاسایی تێپەڕیوە وەرە بە باشترین شێوە خزمەتی بکە خانەنشینی بکە نایکە بەوەی شوێنی گەنجێکی تر بێتەوە ئێستا ئێمە ئەوەندە ئەفسەری پلە بەرزمان لەنە ئەو هێ وەزارەتی پێشمەرگە هەیە ڕەنگە دەوڵەتێکی گەورە ئەوەندەی تێدا نەبی چکە هەر زیادەکەی ناڕوە هەر زیادەکەی ناڕۆ مەگەر شەهید بێ ئێ باشە بۆ کاکە تۆ باسی ئەوە بۆکەم با بینە سەر سیستەمی با بینە یاسادانان لایەنی یاسادانان و چاودێریکردن دەبواە پەرلەمان کە سێ ئەرچی لەسەر شانە سێ ئەرچی سەرەکی یاسادانان چاوەدێری بودجە چەند ساڵە بودجە نییە ئەو کەم و کورتیەکی زۆر گەورەیە ناکرێت تۆ داوای چەند ساڵێک پێش ئێستا ویستبیت دەوڵەت ڕابگەێنی بەڵام ئێستاش بودجەت نەبێ بودجەت پەسەند نەکەی لە ناو پەرلەمان نەزانی داهاتت چۆن دێ وە خەرجی چۆن دەڕوە شتیوان نییە تۆ دەوڵەتداری چۆن دەکەی بۆ پەرلەمانت هەیە ئەوە یەک نییە چەند ساڵە دوو چاوەدێری کاکە لە پەرلەمانتارەکان بیان بینن ئەیان بینن بیان دوێنن ناتوانن چاوەدێریەکی وردی کاروبارەکانی وڵات بکەن هی حکوومەت بکەن ئێستا هەر نات ئەگەر پێشتر کەم بوو ئێستا هەر زۆر کەم بوو تۆ لەم قۆناغا یاسادانان فەرموون بزانن کۆمەڵێک یاسای پێویستێ بۆ نمونە دایکی یاساکان دەستورە چێ دەستی گرتوین دەستوری خۆمانە بێ ئەی هاوار دەستوری عراقی دانی بە ئێمە دانی کات لێ دەکەم با تەواوی کەم دانی بە هەرێمی کوردستان دانایە ئەڵێ کاکە با دەستوری هەبی خۆمان دەستور بۆ خۆمان دانانین کاکە چێ دەستی گرتین اینجا نەکەرەوە حکوومەت خەریکە بە شێوەیە کە گوێ لە چاودێری پەرلەمان ناگرێ زۆر کەم با نەڵێم هەر ناگرێت زۆر کەم دەگرێت خەریکە بە وەکالەتیش ئیشی پەرلەمانەکە بە بناوی بڕیار و بە ناوی ڕێنمایی بایەخی پەرلەمانی ئەوەندەی تر کەم کردوێتەوە ئەوەندەی بچوکی کردوێتەوە لە کاتێکدا سێ دەسەڵات لە هەر وڵاتێکن ئەگەر ئەو سێ دەسەڵاتە بە هاوسەنجی کار نەکەن وڵات بەڕێوە ناچێت قەیرانە گەورەکە لێرەدایە دەسەڵاتی یاسادانان دەسەڵاتی جێبەسێکردن دەسەڵاتی دادوەری دەسەڵاتی دادوەریمان لە ئاستی پێویستدان نییە دەسەڵاتی جێبەجێکردنمان لە ئاستی پێویستدانی ئەو دەیبینین دەسەڵاتی یاسادان چاودێریشمان لە ئاستی پێویستدانە قەیرانە گەورەکەی وڵات لێرەدایە کاکە لێرەدایە لەوێ کەم و کوڕیەکە لەوێ کەم تەرخەمیەکە ئەکرێت چارەسەری بکەیت بەڵام چۆن ئەوە چارەسەرەکەی بەڵێ کاگارێس یەکێکی تر لە چاوەڕوانیەکان بەو هەموو قەیرانەی باسان کرد بە تایبەتی لە نێوانی شێتی و پارتی هەڵبژاردننی ئێوە دەچینە ساڵی نوێ و هەرێمی کوردستان محکومە بۆی بچێتە هەڵبژاردنەوە لەبەرەوەی مودەی یاسایی کۆتایی پێدێ بەو دۆخەوە دەتوانرێ بستنە هەڵبژاردنێکی نەزیهەوە بەڵێ ئەبێ هەڵبژاردن بکرێ یعنی ئەگەر هەڵبژاردن نەکرێ واتە کودێتا ناکرێت کودەتا بکرێ هیچ پاساوی نەکردنی هەڵبژاردن نییە ماوەی تەواو بێ بکرێ بەو دۆخەیە خەڵک ئەزانێت چێکارەکە چێیشەکە بە خەڵک دەنگ بدا بە خەڵک دەنگەدا هیچ پاساو بۆ دواخستنی ئەگەر وە بارودۆخکە بەو شێبی نییە لەبەرەوە بێ بکرێ بەڵام پێش هەڵبژاردن ئێمە پێویستمان بە کۆمەڵک ئاهەنگای بۆنراوە بۆن مر کێشەی کۆمیسیۆن تا ئێستا چارەسەر نەکراوە بۆ نمونە ئێمە پێویستمان بە هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنە یاسای هەڵبژاردن کەم و کوڕی زۆری تێدایە تۆ هەر یاسایە کە دەری دەکەی ئەڵێن عیبرەت لە جێبەجێکردنە لە کاتی جێبەجێکردنیان دەرەکەوێ کام لایەنی باشە کام لایەنی خراپە ئێستا ئێمە بۆمان دەرکەوتووە ئەو یاسای هەڵبژاردنە ئەگەر بۆ قۆناغی باشبی بۆ ئێستا باش نیکەواتە بێ هەمواری بکەینەوە کۆس بدەخرێتە بەردەم هەموارکردنەوەی یاساکە بۆ لە عێراق کراوەتە بازنەی بچووک خۆ دەزانی شوێنە چۆکو هەولێر کراوەتە چەند بازنەیەک کراوەتە چەند بازنەیەک باشە کراوەتە چەند بازنەیەک و هەر بازنەیەک سێ چوار ئەندام پەرلەمانی لێرە بژێدرێ کوردستان هەموو یەک بازنەیە یەکێک لە غەڵەتەکان ئەوەیە خەرجی زۆری دەبێت چاودێری کردی ناکرێت شوێنێک مەحرومە بێ شوێنێک نوێنەرایەتی زۆرە بێ ململانێت تۆم دەبێ خەڵک زۆر مەشغولە بێ زۆر شتی تێدا یعنی ئەو شتێکی زۆر ئاسانە ئەو لە هەمەرکەچی کەسم دروستەکەی لە بەرامبەرەوە لە بەرامبەر ئەوەی کە هەر ناوچەیەک هەر ژمارە خەڵکێکی دیاریکرا بتوانن نوێنەری ڕاستەقینەی خۆیان هەڵبژارن تۆ لە زاخۆ دەنگە درێ بە کەسێک کە لە هەڵەبجە بێت سوزانی لە هەڵەبجە و کەسە چی کردووە لە ناو لیستیش بەتەنیا نا بە فەردی بێ لەبەرەوە کۆمەڵێک ئەوە نمونە دیرمەوە
پێویستە ئێستا ڕاستە گفتوگۆی لەسەرکرێت بەڵام پێویستە شتانە زوو چارەسەر لە پێناوی بەرژەوەندی گشتی هەر بەرنامە هەر حزبێکە خوێنەوە ئەڵێ بەرژەوەندی نیشتیمان لەسەر بەرژەوەندی خۆم بەڵام کاکە کە هاتە سەر بەرژەوەندی خۆی بەرژەوەندی نیشتیمانی بەبیر نامێنێ ئەو ڕاستیە وای لێ هاتووە هەموو حزبەکان یەک حزبم بۆ بێنە بڵێن وەڵام من پەرێزم پاکە لەو ڕۆوە ئەبێ هەمومان هەوڵ بدەین بە تێگەیشتن و بە لێک تێگەیشتن و بە ڕێککەوتن ئەو کارانە بکەین ئەوە زۆر گرینگە چونکە ئێمە لە کۆتاییدا چارەنووسمان یەکە هەموو حزبەکانمان هەموو لایەنەکانمان ئێمە لە کۆتاییدا ناحەزەکانمان یەکن دوژبنەکانمان یەکن ئایندەمان یەکە بە باشە و بە خراپە بۆیە بێ ئایندەی خۆمان بەدەستی خۆمان بە خۆمان دامەزرێنینەوە. بەڵێ کاگارێز بۆ چوونە بەغدا بۆی کە کۆمەڵێک استحقاقی نەتەوەیی هەیە لە بەغدا بتوانرێت بۆ هەرێمی کوردستان بەدەست بهێنرێن یەکێتی و پارتی بێت چی بکەن چۆن بتوانن ئەمەش نەبێتە قەیرانێکی تر بۆ هەرێمی کوردستان هەر یەکە و بە ڕێگایەکدا بەڵکو بتوانن بە یەک پاکێز بڕۆن و دوایی باس لە پۆستەکان بکەن و پۆستەکان دابشکەن. پۆستەکان جارێ پۆستەکان بەشێکی زۆر بچووکن لەوەی ئێمە لە بەغدا داوامان هەیە ئێمە پێشی هەموو شتێکی ئەمانەوێ بەشدار بین لە بەڕێوەبردننی دەوڵەتی عێراق بۆی وەکو جاری جاران دەوڵەتی عێراق حکوومەتی عێراق بە ناوی عروبە و بە ناوی دەوڵەت و بە ناوی نیشتیمان پەروەری گەلی ئێمە نەچەوسێنێتەوە ئەبێ خۆمان لە ناو دەسەڵات و لە ناو بەڕێوەبردننی دەوڵەت دابین وەکو کورد ئەوە باز دەکەم ئەوە زۆر گرنگە. دوو ئەبێ ئێمە یەکگرتوو بین بە یەکگرتووی بچین گفتوگۆ بکەین لەگەل لایەنە سونیەکان لەگەل لایەنە شیعیەکان بۆ ئەوەی بێکەوە ئێمە هەموو لایەنەکان بەهێزتر بە گەورەتر بە قەبارەیەکی زیاتر پێداگری لەسەر داخوازەکانی گەلی کوردستان بکەین بۆ ئەوەی بەیەکەوە هەوڵ دەین فشار بکەین بۆ جێبەجێکردنی دەستور کۆمەڵێک مادەی دەستوری هەن تا ئێستا جێبەجێ نەکراوە بەیەکەوە بین بۆ ئەوەی ئێمە بڵێن ئێمە هەمومان بەیەکەوە نوێنەرایەتی خەلکی کوردستان دەکەین هەر یەکێتی و پارتی نا یەکێتی و پارتی و گۆڕان و ئیسلامیەکان و نەوەی نوێش هەمومان چەندی دەکرێت بەیەکەوە بین گرنگە بۆ بەرژەوەندی خۆمانە چونکە ئێمە ئەگەر بەیەکەوە بین ئەتوانین زۆر باش بەرگری لە بەرژەوەندیەکانی خۆمان بکەین زۆر باش ئەتوانین گفتوگۆ بکەین بەهێز ئەتوانین گفتوگۆ بکەین بە پێچەوانەوە بە پەرتەوازایی لە بەغدا نا گەلی کوردستان سوودی لێ دەبینی نە حکوومەتی هەرێمی کوردستان نە هیچ لایەنێکیش بە پەرتەوازایی هەموو لایەک زەرەر دەبین هەموو ئەوە دەزانین بەڵام ڕەنگەشتی بچوک بێ ئەبێ ئێمە شتێک هەیە لە بەرچاومان بێ ئێمە زۆر داوا دەکەین بۆ نمونە داوا دەکەین من کە ئەڵێم ئێمە مەبەستم هەموو حیزبەکانە ئەڵێن پێویستە عێراق سازانی تێدا بکرێت سازان واتە ڕێککەوتنی تێدا بکرێت پێویستە هاوسەنجی هەبێ لە ناوم پێکاتە سەرچەکانی عێراق کورد و سونە و شیعە ئێمە خۆمان داوا دەکەین کاتێک ئێمە بە پەرتەوازەی بچینە بەغدا کەواتە ئێمە خۆمان ئەو سازانەمان ناوێ خۆمان ئەو هاوسەنجە تێکە دەین ئەگەر بمانەوێت سازان و هاوسەنجی و بەشداریمان هەبێ بەشداری کاریگەرمان لە بەغدا هەبێ ئەبێ لێرە سازان بۆ یەکتری بکەین لێرە ڕێک بکەوین لێرە بیر لە ڕاگررتنی هاوسەنجی سیاسی بکەینەوە بۆی بتوانین لەگەل لایەنەکانی تری عراقی گفتوگۆ بکەین بۆی بتوانین داوا و خواستە ڕەوا و دەستوریەکانی خۆمان لەوێ جێگیر بکەین بەو شێوەیە ئێستا کەزانە شتێک هەیە سەدر پێی لەسەدا دەگرێ من تا ئێستا نازانم بەڵام جێمان لێ دەبێت دام و دەستگاکانی ڕاگەیاندن باس لەوە دەکرێت کە سەدر ئێوێ لەگە لایەنێکی کوردستانی لایەنێکی سونە حکوومەتی زۆرینە پێک بێنێم ڕەنگەوە بۆ لایەنێک باش بێ لە ڕووی ئەوەی پۆستی زیاترە بە بۆ نمونە لەگەڵ یەکێتی بۆ نمونە لەگە پارتی ڕەنگە ئەوە بەڵام لە ڕووەکەی تێر چەند داواکاریشی جێبەجێ بکە لە ڕووەکەی تر بۆ کورد ئەوەندە زەررە چونکە ئەگەر ئێستا ئێمە لەسەر کارێکی وا لەگەڵ بۆ نمونە لەگە تەیاری سەدریا لەگە هەلایەنێکی ڕێککەوین لەسەر زۆرینە حکوومەت لە بەغدا پێک بێ جاری داهاتوو بەبێ ئێمە دوو کەسی کوردی وەکو تاها مەحدی معروفت بۆ دێنێ و لە حکوومەتیان دادنێ ئەڵێ ئەو تەمسیلی کورد دەکەن ئەبێ زۆر ئاگادار بین یەکەم ئەبێ ئاگادار بین بەیەکەوە گفتوگۆ بکەین دوو ئەبێ نەچینە ناو نەکەوینە تەڵەی ناوتەڵەی زۆرینە و کەمینە چکە ئەگە بە زۆرینە و کەمینە چونی ناو حکوومەتێک پەرلەمانیش بە زۆرینە و کەمینە بڕیارەدا ئەو کاتە چێ دۆڕاوە ئێمە دۆڕاوین چکە ئێمە لە ناو پەرلەمان کەمینەینە لە حکوومەت کەمینەینە ئەبێ ئەو حەقیقەتە بزانین بەداخەوە تا دوێنێ من لێت ناشارمەوە دوێنێ کۆبنەوەی دوێنێ ئومێدێکەیە ئەو شتە بگۆڕێ تا دوێنێ مەترسی ئەوە هەبوو کە ئەزانین بۆ ئایندەی خۆمان زۆر زەرمەند دەبێ بەڵێ کاگارێس وێڕای هەموو ئەوانەی لە ناوەڕۆکی بەرنامە باسمان کرد وێڕای هەموو کێشانەی کە بەڕێزت پۆلێنبەندیت بۆ کردن یەکێتی و پارتی ئەگەر بیانەوێ ئەتوانن
مەبەستم بە ئۆن و ئۆفێک نییە ئەتوانن بەشێکی زۆری ئەم کێشانە چارەسەر بکەن بە قسە بێ هەموو لایەکمان باسی ئەو قسە ناکەین هەموو لایەکمان باس تەنانەت گەندەڵترین کەس ئێستاڵی کاکە گەندەڵی ماڵی ئەو میلەتەی وێران کردووە ئەوەی کە سیستەمەکەی زۆر خراپ کردووەڵی کاکە وڵی پێویستە سیستەمەکە چاوکرێ بەس چۆن چابکرێ کە لێ کۆلیۆ ڕەنگە بیێ بە ئارەزوی خۆی چاوکرێ ئەزانین چۆن ئەبێ ئەکرێ ریفۆرم بکرێت چاکسازی بکرێت چاکسازی ئەبێ دیار بێت لە چ بوارێک چاکسازیەکەی بۆ نمونە باسی پەرلەمانمان کرد بەڵێ ئەبێ پەرلەمان دەسەڵات و هەیبەتی خۆی هەبێ حکوومەت باز دەکەین حکوومەت ئەبێ لە چوارچەوەی کارەکانی خۆی کارکە لە زیاتی پەرلەمان کار نەکا و ئەبێ لە زیاتی دادگا کار نەکا دادگا ئەبێ سربەخۆ بێ ئەبێ ئەو شتانە پۆلین بکرێ بڵێن کاکە بۆ نمونە باسی هێزی پێشمەرگەمان کرد ئەبێ ڕابگەێنرێ ئەبێ پرۆژەیەکی نیشتیمانی ڕابگەێنرێ خەڵکی کوردستان یەکەی هەفتە یەکەی هەشتا وەزارەتی پێشمەرگە بە هاوکاری حکوومەت ئەوە پرۆژەکەمانە لە ماوەی 4 ساڵدا هێزی پێشمەرگە والی ئەەکەین و پابند بەو شێوەیە بەڵام هەر ئەرێ وەڵاو پێویستە بیکەین و پێویستە نەکەین لە دەستمان دەردەچی وەختێک دەزانین چۆن ساڵانی ڕابردوو ئێمە نەمانەزانی ئەوەندە پارەمان زۆر بوو لە کوردستان لە 2007 تا 2013 نەمەزانی چۆن خەرجیکەین خراپمان خەرج کرد خۆتە زانین زۆر خراپمان خەرج کرد تاق داعش هات لە پیر بەخۆاتینەوە سەیرمان کرد کاکە دنیا شامی شەریف نییە مەترسی گەورە هەیە ئێستش ئەگەر زوو نەیکەین لە پڕ لێمانە قەومی لێت ناشارمەوە چکە دنیا شامی شەریف نییە کاکە کوردستان شامی شەریف نییە قەزدەم کوردستان لە ناو جەزیرەیەکی زۆر مەترسیداردا دەژێ بەداخەوە زۆربەی زۆری سیاست مەدار و بڕیار بەدەستەکان هەستیشی پێکەن خۆی لێ نەبانەکەن کاکە ئێمە لە جەزیرەیەکی زۆر مەترسیداردا دەژین وەکشانەوەی هێزەکانی ئەمریکا ڕاستە ئەمریکا لە ڕووی سیاسیە دەبینێتەوە بەڵام هیچ زەمانەتێک نییە کە ئەمریکا لە ڕووی سیاسی شەوە نەکشێتەوە ئەیمە خۆمان بە چاوی خۆمان ڕسووریامان بینی کاکە ترامپمان لە بیرە بە خەلکی ئەفرینی دەگۆ بە خەلکی سەرەکانی دەگۆ بڕۆن بەرەو بۆڕێنەوتەکان بکشێن شاری خۆتان بەجێ بێڵێن وە کۆی کورد هیچ شتێکی نەوی بەس بۆڕێنەوت بیر لە بۆڕێنەوت بکاتەوە سەرەکانیە جیراو دەگۆ بڕۆن ئێمە دیتمان ئەفغانستان پاش ئەو هەموو قوربانیدان و پارەسەرکردن بەجێ هێشت ئێستا عێراق بەجێ دێڵی کات زۆر درەنگە بۆ دەست پێکردن پاسا و هەڵناگرێ ئەبێ ئەو پرۆژە چاکسازیە نیشتیمانیە کە من باسی دەکەم ئەبێ ڕابگەێنرێ ئەبێ پەسەند بکرێ ئەبێ میلەت چاودێری بکە چکە لەوە دەرچووە بەڕاستی من پێم وایە لەوە دەرچوە چیتر خەڵک بڕواش ناکەم بۆ ێشە ئەبینین لە ئەنجامی هەڵبژار نەبینین خەڵک دێدەنگ یادەنگ نادا یادەنگ بە کەسێکەدا نایناسی ئێستا لە گەڕەکەکەی من لەو شوێنەی کە من لێمە کەسێک بۆتە ئەندامی پەرلەمان بڕواناکەم لە هەموو ئەو خەڵکەی گەڕەکەی من و گەڕەکەی ئەملاترم و ئەولاترم 5 کەس بیناسن خەڵک دەنجی داوە ئەڵێ مادام لە دەسەڵاتنی دەنجی پێدەم ئەو کاردانەوەی زۆر مەترسیدارە ئەو کاردانەوە مانای ئەو کارەبا کوژاوە هیوادارین و لەخوا دەپاڕین و ئێستا بێتەوە کەواتە ئەو مەترسیانانە واتە ئەو کاردان کاکە زانا دوو ڕێگەمان لە پێشە ڕێگایەک چاکسازیەکی ڕاستەقینەی بنەڕەتی و دەست پێ بکرێت نەک بە قسە و بەدروشم ئەمە پێویستە بیکەین نا ئەبێت دەست پێ بکرێت هەموو سەکتەرەکان دیاری بکرێت 1 2 3 یانیش ئەوەتە ئەنجامەکە من ئەوەی نمونەی هەڵبژاردن بۆ دێمەوە ئەوەی هەڵبژاردن نەتیجە خەڵکەکەمان هەمووی ڕەتەکاتەوە کە هەمووی ڕەتەکاتەوە ڕاپەڕینی لێ دروست دەبێت ڕاپەڕین تەڕ وشک بەیەکەوە دەسووتێنێ ئێمە بینیمان ئەو وڵاتانەی کە دموکراسی تیانە بوو کە ڕەخنەی تیانە بوو کە حکوومەت چاکسازی تێدا نەکرد ڕاپەڕین کرا کە ڕاپەڕین کرا وڵاتەکانی شوێران بوون وڵاتەکان ئێمە نامانێ وڵات وێرانبی کاکە ئێمانەوەی چاکسازی بکرێ چاکسازی نەکرێت لە منی وەرگرا کە چاکسازی ڕاستەقین نەکرێ و خەڵک هەستی پێ نەکرا بەدڵ نایوە ڕاپەڕین دەبێت کە ڕاپەڕین شەبێ مانایوە نییە کاری زۆر باش دەکرێت ڕەنگە وەکو سووریا فەرموو وەکو لیبیا وەکو یەمەن بەسەر میلەتەکەی ئێمەدا بێ بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ئارێس عەبدوڵڵا دامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەڕێزیان لە شاری ئەولێرەوە لەگەڵمان بوو بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامامان پێشکەشکردن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ سەرجەم دانیشتوانی شاری هەولێر و بە تایبەتیش ئەو گەڕەکانی کە ئێستا مەترسی لافاویان لەسەرە خوای گەورە هەموو کوردستان بپارێزێ ئێوەش هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن.